ناخۆشترین ڕۆژ و ناخۆشترین ئێوارێ بۆ ئێمە لە دەستدانی کاکە ئەفراسیا و برای گەورەمان خۆشەویستی هەمووان بەداخەوە ڤایرۆسە شومەتوانی یەکێ لە گەورەترین باشترین کەس لە ناومان بەرێ لە خۆمان خۆشەویست بوو لێرەوە بە ناوی ئیداری پارێزگای کەرکووک بە ناوی شانی قەیرانەکان بە ناوی هەموو ئەو خۆشەویستانی شاری کەرکووک بەداخین پرسە و سەرخۆشی خۆمان سەرەتا بۆ خۆمان ئەنجا بۆ کەسوکاری ئەمە بوو لەخوای گەورە داواکارین بە بەهشتی بەرینێ چاکەکانی و قسەکانی لە مێشکمان ئەمێنێتەوە هیچێک بوولەوانی کە ئیمانی بەبرایەتی شاری کەرکووکە بوو بەبرایەتی کەسانی ترە بوو دەورێکی باڵای هەبوو لە بۆ کەسایەتی بۆ ناو شاری کەرکووک بۆ کۆمەڵایەتی بۆ کۆمەڵێشتی لە ژیانە بەڕاستی لە دوای 2023ەوە هەوڵێکی تەواویدا و دەورێکی تەواوی هەبوو بەیەکەوە لە بواری ڕاگەاندنی شمارە کرد بۆ ساڵانێکی زۆر ڕۆژە جۆمان لە قسەیەکی ناخۆشی نەبوو جگە لە پێکەنین و قسەی خۆش جگەوەی گاڵتەی لەگەڵ برا عەرەبەکان و تورکمانەکان نەکرد بە خۆشەویستی ئەوانەوە بەداخین بووی هیوادارین جێی بەهەشت بێ